خاڵی سێمینان کە بەختەوەمانەکە بریتێنە لە نوێژەکانمان یەکێک لە سەحابەکانە فەرمێت ئەی بەنی ئادەم ئەگەر نوێژەکانت لە کاتی خۆیان نەکرد چی ئێهانەیە هەیە لەوە گەورەتر بە خۆتی بکەیت. ئیمامی عومەرش و ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەلش فەرموون هەر کەسێکتان بینی پارێزگاری لە نوێژە کرد ئەوە لە هەموو شتێک پارێزگاریەکە و هەر شتێکتان بینی کە پارێزگاری لە نوێژ ناکە هەر کەسێک ئەوە بزانن شتەکانی تری زۆر بەلاوە مهم نییە. چی شتێک زۆر لە لاشی ئینسانە پارێزگاری دەکرێت چاو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی حبب إلي من دنياكم الثلاث النساء والطيب وجعلت قرة عيني في الصلاة. سێشت لە دنیا لە لای من خۆشەویستە، یەکەم ئافرەت بە حەڵاڵی، دووەمینیان عەتر و بۆنی خۆش. ئەوە کاکە حەمەی وارەوە دیدا بۆنێکم بۆ بکڕێ بەس بیرمان چوو. ئەگەر عەتریان پێدان مەیگەڕێنەوە بۆچی؟ لەبەر چی مامۆسا؟ بۆچی عەتر نەگەڕێنەوە؟ سڕەکەی چییە؟ فإنه خفيف المحمل، هەڵگرتنی ئاسانی کەم و گیرفانمەوە تاوە. دووەمینیان وەطیب و ڕێحی بۆنشی خۆشە. و هەروەها فەرمێت بیلبیلەی چاوم نوێژە. بیلبیلەی چاوم بریتێ لە نوێژ. بۆیە لە قورئانە فەرمێت ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين وجعلنا للمتقين إماما. خوایە ماڵ و مناڵمان بکەی بە بیلبیلەی چاومان. ئینسان ماڵ و مناڵ بوو بە بیلبیلەی چاوی پارێزگای لێەکە، ئەگەر نەبوو بە بیلبیلەی چاو پارێزگای لێ ناکە. ئەگامە لە نوێژەکانمان بێ بە تایبەتی نوێژە فەرزەکانەوە، بە تایبەتی نوێژی عیشا و بەیانی، بە تایبەتی نوێژی بەیانی و عەسر کەمانە نیشانەی پاراستنێت. هەر کەسێ دوو نوێژە ساردەگە بکات بەیانی عەسر چێتە باشەوە، هەر کەسێ شەو نوێژ عیشا بە جەماعەت بکات تا نیوەی شەو نوێژی کردو، ئەوەی بەیانی کردی وەگویا تا بەیانی شەو نوێژی. لاشە سووکی بۆ نوێژ نیشانەی ئیمانە، قورسی لاشە بۆ نوێژ نیشانەی نیفاق. بە بەڵگەی چی؟ وإنها لكبيرة إلا على الخاشعين. نوێژ قورسە إلا لەسەر خاشعەکان نەبێت. کێ خاشعە؟ قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. کاتێک ئابراڵێ بە قورئان کوڕە تااقەتم نییە نوێژەکانم بکەم، ئیمانەکەی مەزبوط نییە، هێشتا زاڵ نەبووی، نانی خۆشترین شتی ئەم دنیا بریتێ لە نوێژ. پێغەمبەری خۆشەویستمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێت کاتە تووشی ناڕەحەتی و خەم و خەفەت و کێشەیەک بووایە ئەوی چی؟ كان فزع إلى الصلاة يخسر شو بنيوش يعني ببلال يفرمي بلال قامت كا بابتشي لنا نيوجو بلان زانانا فرمو خلقي امام رولي كاكا باب بس لنيوجا كان نجات من رزقارا بيهم لم قرصة لسر شاني نيوجا كان من يكمين برسياري قيامة معنا. أول ما يحاسب به العبد يوم القيامة الصلاة، يكم برسياري قيامة نيوجا. أفرميت أجر نيوجا كاني مظبوط بو فقد أفلح وأنجح، سەرفراز بوو و ڕزگارشی. و هەر کەسێکش لە نوێژە کەوتبێ نوێژەکانی مەزبوط نەبوو بێ فقط خابەوە خەسیر، تیاچون بۆ خۆی. وحشر مع هامان وفرعون وقارون، لەخوای گەورە لەگەڵ فیرعەونە حەشرێکە کە نوێژ نەکات. نەک نوێژ نەکردن چەندێک خەتەرەکە خوای گەورە ئینسان ساحیبەکە خاتە جەهەنەمەوە. تاخیرکردنی نوێژ بەبێ عوزر ئینسان خاتە جەهەنەمەوە. یەک ئاەتێکمان هەیە کە باسی نوێژ نەکەرەکە ما سەلەکەکم فی سەقەر قالوا لەم نەکو من المصەلین، بۆن هاتنە ناو جەهەنەمەوە نوێژمان ناکرد. بەڵام لەو لا فەرمێت ئەمانە فەوەیل للمصەلین، جەهەنەم بۆ نوێژ خوێنان. شێخ عوثەیمینە فەرمێ بە ڕەحمەت بێ هەنە کەسێک کە سوێتی ماعون نەخوێنێ ناوێرێ ئاەتەکان لە یەک جیا بکات و یەکسەری داتە دەم یەکێ ڕوات ئەڵێ فەوەیل للمصەلین الذین هم عن صلاتهم ساهون، ئەڵێ بە یەکۆی خوێنێ، ئەڵێ بوەستە با ئەم نوێژ خوێنە بزانێت چ کاتی خوارەشی لێک. فەوەیل للمصەلین الذین هم عن صلاتهم ساهون. ساهون چیە؟ خەڵک وازانێت ساهون یانەوانی خەیاڵیان لە نوێژاڕۆ، نە. الساهون الذين يؤخرون الصلاة عن أوقاتهم. چونکە پرسیارە لە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم چی زۆر کارێکی باشە؟ فەرمی الصلاة على وقتها، لە کاتی خۆیان. یعنی تەنانەت نامەناردن، قاوە خواردن، وەڵامدانەوەی سەلام ئەگەر تاخیر بوو تامی نامێنێ، هەشتێک سار بێتەوە تامی نامێنێ، چا خواردن سارد بووە تامی نامێنێ. لەبەرەوە پارێزگاری بکەین لە نوێژەکانمان. ئێستای وایە بەیانیان مۆبایلە نێتەوە بۆ نوێژ، ئێتۆ هەر قەرار وایە 100% هەڵسی بۆ نوێژەکە جا بۆ ئێستا هەڵناسیت، بۆ ناینیتەوە، بۆ کاتی خۆی، بۆ کاتی بانگ، بەیانی یەک، دوان، سیان، چوار، پێنج، دە، پانزە.
والله إنسان هر چوار نوێژە فەرزەکە بە جەماعەت بکات نوێژی بەیانی نەکات هەر نەیکات عاقبەتێکی زۆر خراپیە بەناوەخات تووشی عەذابی قەبرە بێ و ئاەتەکەی تر شەفەرمێ لە سورەتی مەریەمە ئەوانە کەسانێکن دوای باسکردنی دە پێغەمبەر سەلامی خۆیان لەسەر بێ کەسانێک هاتن نوێژەکانیان ئەچواند ئیبن عەباسە فەرمێ مەبەست بە ئەضاعوا الصەلات ئەوە نییە هەر نەیانەکرد دەفەرمێ لە کاتی خۆیان نەیانەکرد کۆمەڵی ئافرەتێ سەعات 2 نیوەڕۆ نوێژەکانی کات ساعت 12 شەو نوێژی عیشایەکە لە تا تاخیر بکرێ خێرەکەوە وانێ بێ بە جەماعەتا بێ